سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی هێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و میلیشیاکان بۆسەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان، بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسێکی هاوڵاتی خەڵکی شاری کامیاران، گواستنەوەی کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی زیندانەکانی ئەڤین و فەشافویە بۆ بەندینخانی قەزەل حەساری کەرەج، گوشاری هێزەکانی ڕژیم لەسەر بەندکراوان بە مەبەستی کۆتایی هێنان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و میلیشیاکان بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەیانی ڕۆژی هەینی 4 گوڵانی 1405 هەتاوی کەمپی بنەماڵەکانی حیزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە سوورداش بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بە ئامانجگیراوە. بە پێی دوایین هەواڵەکان ئەم فڕۆکەیە بە بەکارهێنانی درۆنێکی کوادکۆپتەر ئەنجام دراوە و زیانێکی مادی و گیانی بە دوای خۆیدا نەهێناوە. شایانی باسەکە ئەمە دووەمین هێرشی ڕژیمی کۆماری ئیسلامی و میلیشیاکانە بۆ سەر کەمپ و بارەگاکانی ئەو حیزبە لە ماوەی 2 ڕۆژدا و بەو هۆیەوە زیانێکی زۆری مادی بەرکەمپەکە کەوتووە. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان. ڕۆژی چوارشەممە 2 گوڵانی 1405 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی ئەبوبەکر قادر بۆکانی تەمەن 55 ساڵە بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسدارانی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران. بە پێی هەواڵی گەیشت و هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 25 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا نەک تەنیا هۆکاری دەست بەسەرکرانی ڕوون نەکراوەتەوە بەڵکو لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراوە. بە وتەی سەرچاوەکانی ئاگادار ئەو هاوڵاتیە بە ناوی ئەنوەر قوربانی ڕێککەوتی 5 خاکەلێوەی 1405 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارەوە بەو پەڕی توند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە کە ناوبراو لە سەرەتای دەست بەسەرکرانی لەژێر تونترین ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکاندای و دۆخی تەندروستی ناجێگیرە. گواستنەوەی کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانی سیاسی ئەڤین و فەشافویە بۆ بەندینخانەکانی قەزەل حەساری کەرەج. لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە زیندانەکانی ئەڤین و فەشافویە بەبێ هۆکارێکی نادیار ڕەوانی زیندانەکانی قەزەل حەساری کەرەج کراون. بە پێی دوایین هەواڵەکان حەو بەندکراوی سیاسی کە ناوی دوو کەسیان بە ناوەکانی ئەمیر یونسی و مەهدی وەفایی بەدەستمان گەیشتووە لە بەندی حەوتەمی زیندانەکانی ئەڤینەوە ڕەوانی بەندی سێمی بەندینخانەی فەسافویە کراون. لە هەمان کاتدا سێ زیندانی سیاسی دیکە بە ناوەکانی ئەبولفەزل و ئومید ڕاهبەر و فەرشید دەوڵەتیاری ڕەوانەی هەمان زیندان کراون. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو دوو بەندکراوە بەو پەڕی توند و تیژە و هەروە پاش تاشینی مووی سەریان ڕاگوێزراون. گوشاری هێزەکانی ڕژیم لەسەر بەندکراوان بە مەبەستی کۆتایی هێنان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. بە پێی راپۆرتەکان بەندکراوانی زیندانیانی ئەڤین لەلایەن بەرپرسانی زیندانەوە بە توندی هەڕەشەیان لێکراوە کە پێویستە کۆتایی بە بەشداری لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە بهێنن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بەرپرسانی ئەو زیندانە بە بڵاوکردنەوەی بەخشنامەیەک هەڕەشەیان لە زیندانیان کردووە کە لە ئەگەری بەشداری لە هەڵمەتەکاندا نەک تەنیا ڕەوانی ژووری تاکە کەسی دەکرێن بەڵکو لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش دەکرێن. لە هەمان کاتدا بەندکراوانی سیاسی ژن و ڕاگیراو لە بەندی ژنانی ئەو زیندانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەڕەشەیان لێکراوە و کۆمەڵێکیان ڕەوانەی بەندی زیندانی تاوانە کۆمەڵایەتیەکان کراوە کە بە پێچەوانەی یاساکانی زیندانە. کوژرانی دوو هاوڵاتی بەلوچ بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم.
بەیانی ڕۆژی پێنجشەممە 3 گوڵانی 1405 هەتاوی دوو هاوڵاتی بەلوچ لە شارستانی ڕاستک سەر بە پارێزگای سیستان و بەلوچەستان بە تەقی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستداوە. بەپێی هەواڵی گەیشتوو ئەو دوو شارۆمەندە بە ناوەکانی محەممەد ئەکرەم ئەختەری و محەممەد سەلام ئۆتۆمبیلەکەیان لەلایەن هێزەکانی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و بۆ هۆیەوە دەست بە جێگیانیان لەدەستداوە. شایانی باسەکە ڕۆژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی شاردنەوەی جەنایەتەکەی ڕایگەیاندووە کە ئەو دوو کەسە لە ئەنجامانی گروپە تیرۆریستەکان بوون کە پاش بە دوواداچوونێکی زۆر لە هێرشەکاندا کوژراون. بەڵام بنەماڵەکانی ئەو کەسانەی نزیک بۆ دوو کەسن ئەم تۆمەتیان بە تەواوەتی ڕەت کردوێتەوە. پەسەندکردنی حکمی سەدارەدانی سێ بەندکراوی سیاسی لە زیندانەکانی ڕژیم. بە پێی دوایین راپۆرتەکان سێ هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوودا لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو سێ شارۆمەندە بە ناوەکانی ئەحسان حەسەنی پور، مەتین محەممەدی و عێرفان ئەمیری پاش دەست بەسەرکرانیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەژێر تونترین ئەشکەنجەی هێزە ئەمنیەکاندا دان پێدادانی زۆرە ملیان لێوەرگیراوە و ئێستا مەترسی جددی لە سێدارەدانیان لە ئارادایە. جێگای ئاماژەیە کە چالاکانی مەدەنی داوایان لە ڕێکخراوە چالاکوانی مافی مرۆڤ کردووە کەمە بەبەستی ڕێگری لە سێدارەدانی ئەو سێ شارۆمەندە بێتاوانە هەڵوێستیان هەبێت و گوشارەکان بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی بەرزتر بکەنەوە. هوشداری چین بە هاوڵاتیانی بۆ بەجێهێشتنی ئێران. ڕۆژی ڕابردوو باڵوێزخانی چین بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندراوێک داوای لە هاوڵاتیانی کردووە کە هەرچی زووتر ئێران بەجێبهێڵن. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە سەرەڕای دەستپێکردنەوەی بەشێک لە گەشتە هەواییەکان لە ئێران هێشتا دۆخی ئەمنیەتی خراپە و ئەگەری هەیە هێرشەکان دەست پێ بکاتەوە. لە درێژەی بەیاننامەکەدا جەخل لەسەر ئەوە کراوەتەوە کە پێویستە شارۆمەندانی چین لە شوێنە هەستیارەکان و هەروەها پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی نزیک نەبنەوە و ژیانی خۆیان بپارێزن. هەروەها ڕاگەیاندراوەکە لە ئەگەری ڕوودانی هەر دۆخێکی نالەبار شارۆمەندانی چین پێویستە پەیوەندی بە نوێنەرایەتە خوجەیەکانەوە بگرن و هەوڵ بدەن خۆیان بگەێنە شوێنی ئەمن. دوایین هەواڵ بەردەوامی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرپێگەکانی حیزبوڵڵای لوبنان. ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکەدا چەندین پێگەی سەربازی و شوێنی مانەوەی بەرپرسانی حیزبوڵڵای لوبنان لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە هێرش کراوەتە سەری. بەپێی دوایین هەواڵەکان چەندین بینە و پێگەی حیزبوڵڵا لە ناوچەکانی خوربەت سەلام و تۆڵێن لە باشووری لوبنان لەلایەن هێزەکانی ئەرتشی ئیسرائیلەوە بە توندی هێرش کراوەتە سەری، بەڵام هێشتا سەبارەت بە ڕێژەی زیانەکان زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. لە هەمان کاتدا فەرماندەی گشتی هێزەکانی ئەرتشی ئیسرائیل لە بەیاننامەیەکدا ئاماژەی بەوە کردووە کە ئۆپراسیۆنەکان لە باشووری لوبنان زۆرتر دەکات و درێژە بە پێشڕەوەکانیان دەدەن. بینەرانی عەزیز، هەواڵەکانمان پێشکەشکردن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.